بە پێ و فراوانبوونی لە ئێستادا شاری کەرکووک بەخۆیەوە بینیوە گوندە نزیکانی شارەکە دەخوازن زەویەکانیان بخرێتە ناو ماستەر پلانی شارەوە و وەک بەشێک لە شارەکە مامەڵەیان لەگەڵ بکرێت. ئێمە وەکو دانیشتوانی گوندی حەسار و گۆڵدەرە داواکارین لە بەڕێز پارێزگاری کەرکووک ئەم گوندانەش وەکو شاری کەرکووک بکرێتە گەڕەکێک لە گەڕەکانی شاری کەرکووک بۆ ئەوەی پرۆژەی خزمەتگوزاری و گات ئەم گەڕەکانە داواکارین لە بەڕێز پارێزگای کەرکووک ئەم سنووری ئێمە ئەم دیانی ئێمە بێتە گەڕەشێک لە گەڕەکانی شاری کەرکووک بۆی خزمەتگوزاری و شارەوانی ئێمەش بێبەش نەبین وەکو ئەو گەڕەکانی شاری کەرکووک و ئێمە وەکو دانیشتوانی گوندەکانی سنووری حەسار و گۆڵدەر و کەڵوڕوو یارمزەونەوە داواکارین لە حکوومەتی مەرکەزیە کە ناوچەکەمان بگەنێتەوە سەر سنووری شارەوانی کەرکووک لە بەرەوەی ئێمە بەڕاستی ئەم دیانی ئێمە ڕاستی ئێمە گوندی بەڵام بەشێکین لە شاری کەرکووک و گەڕێکێکین لە گەڕەکانی کەرکووک بۆیە داواکارین بگەڕینەوە سەر شارەوانی کەرکووک. پێویستە حکوومەت ئەگەر ئەم ڕێگایە بگرێتە بەرەمە کارێکی باشە بەو پێی کە کەرکووک بەرەو فراوانبوونە چیە لە دوای 2023 توانی بڵین کەرکووک تا ڕادەیەک فراوان بووە بەڵام وەکو پێویست نەبووە تەنانەت ناوچەیەکی گرەوە بۆیە فراوانبوونی بەلای ئەم سنوورانەیە ڕەنگە ئاسانتر بێ بۆ پێی ئێرە سنوورێکی تەختە بەڵام لەو حاڵەتەیە پێویستە حکوومەت قەرەبووی ئەو خەڵکانە بکاتەوە بە تایبەت ئێرە زەوی کشتتوکاڵی لەیەکە هاوڵاتیان تا ئێستا بەکارێن هێناوە بۆیە لەو ئەگەرەیە پێویستە حکوومەت ئەو قەرەبوو بداتەوە هاوڵاتیان وە تەواوی خزمەتگوزاریەکانی ئەو ناوچانە لە ڕووی شارەوە دابین بکات. بەڕێوەبەری شارەوانی کەرکووک ئاشکرای دەکات پرۆژێک بۆ لە خۆگرتنی و گوندانە لە بەرنامەدایە و دەخرێنە ناو ماستەر پلانی شارەوە. بە پێی زانیاری من تقریبا حدودەکە دانراوە تەبی حدودەکە لە حدودی ئێستا گەورەترە کە حدودەکە گەورە کرێتەوە حتمما چەندەیەک لە ئەتراف بە هەموو لایەکە لەوەیە چەندەیەک بڕاتە ناو تەسمیم ئەساسیە تازەکەەوە شک نییە هەر تەدەیەک بچێتە ناو تەسمیمی ئەساسی شارێکەوە معاملە کرێ وەکو معاملەی شار لە شارەکانی کە بینیتان نەکراوە. ئێمە پێشتر لە ناو شاری کەرکووکە چەندەیەک هەیە 15 ماڵ بووە هەیە زیاتر بووە چونەتە ناو شارەوە هەرچەندێک ئیجرعاتەکەی قورسە بەڵام و ئیشیتیاکەن بۆ ئەوەی ئەو خانوانەی کە هەیەیان بووە بکرێتە تاپۆ بۆیان. ئێمە بە هەمان شێوە ئەو دیوانەی ئەو دیانی کە چنە ناو شارەوە ناو حدودی شارەوە پاشەوەی کە تەسمیم ئەساسی تەصدیقەکرێ ئەکید بەو شێوەیە معاملەکرێ لەگەڵیان. بە پیگرێ بەستێکەی داری کەرکووک گەنجامی داوە ماستەر پلانێک بۆ 25 ساڵی داهاتوو بۆ کەرکووک دروست دەکرێت کە پرۆژەکە ماوەی 2 ساڵی بۆ دیاری کراوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.